بەناوی خۆی گەورە و میهرەبان لە پێناو خزمەتگەیاندن بە خەڵک و ڕەخساندنی هەلیکار بۆ هاوڵاتیان و برەودان بە بەرهەمی ناوخۆی وڵات لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی لە ڕێکەوتی 12/6/2020 بەردی بناغەی کارگەی زۆم بۆ بەرهەمە شیرەمەنیەکان دانرا. یەکێک لە ڕێکارە هەرە سەرەکیەکان ئەمەیە کە گرنگی بە کەرتی کشت و کاڵی بدەین. جوتیارێک بێ شتێک دروست بکە، ئەم جوتیارە بۆ ئەوەی بەرهەمەکەی خۆی بفرۆشێ پێویستی بە چەند شتە. یەکە ئەبێ لە شوێنێک لە کۆگایەک هەڵبگیرێ، ئەبێ لە شوێنێک بکرێ بە خواردن، ئەبێ لە شوێنێک نەقل بکرێ، ئەبێ لە شوێنێک بفرۆشرێ. یعنی بۆ بەرهەمی هەر جوتیارێک 4-5 هەلیکاری تر دروستەکرێ. معمەلی شیرکە دروستەکرێت تۆ ناتوانێت لە هەموو شوێنێ دروستی بکەیت، بەڵام دەتوانی شوێنێک بەیەکەوە بەسیتەوە. بەچی؟ لە هەر گوندێک شوێنی کۆکردنەوەی شیرتان هەبێ. ئەمە هەمووی بە شێوەیەکی پاک و خاوێن و ستانداردی ژیانی شیرەکە کە کواکرێتەوە هەمووی ئەبرێتە معمەلێک لە ناوەڕاستی ئەو ناوچەیە. یعنی مهم خاوەن ئاژەڵەکە دەوێت شیرەکەی بفرۆشی، هەر ئەوەندەی دەوێت، بەڵام نەوێکری چونکە مەسرەفی زیاترە بێ. باشە لە جێتیەوەی ئەو بێ ناوەڵە تۆ 5-6 شوێنی کۆکردنەوەی شیر دابنە لە هەر گوندێک، هەمووشی بە ستانداردی خۆ شیری صاحب ئاژەڵەکە وەربگرەوە، اینجا بیێنە معمەلەکە و اینجا دواتر ئەیکەیتە ماست، ئەیکەیتە پەنیری، دوای ئەیفرۆشیتەوە هەر شوێنێکی لایەکەی. حکومەت ئەم جۆرە پرۆژانە دروست بکە. بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی و ئامانج و بیرۆکەی سەرۆکی حکوومەتی هەرێم بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی دوای چەندین کۆبوونەوە بە سەرپەرشتی و چاودێری بەڕێز مەلا مستەفا بارزانی ڕوئیای جەنابیان کرایە بنامای بڕیاردان بۆ دامەزراندنی کارگەی شیرەمەنی زۆم و هەوڵ دراوە پلانەکە وەکو خۆی و بە شێوەیەکی بەرفراوانتریش جێبەجێ بکرێت. بەرژەوەندی و خزمەتی هاوڵاتیان فاکتەری سەرەکی بنیاتنانی ئەم کارگەیە و بەڕێز و سوپاسەوە بودجەکەی لەلایەن چەند کەسایەتیەکەوە بە شێوەی بەخشین دابین کراوە و داهاتی ئەم پرۆژەیە لە ژێر چاودێری دەستەی پەرەپێدان و وەبەرهێنان لە نووسینگەی بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی جارێکی تر لە خزمەت هاوڵاتیان و بۆ پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان بەکاردەهێنرێتەوە. ئامانجەکانی کارگەی زۆم دابینکردنی داهاتێکی بەردەوام بۆ گوندنشینان و ئاژەڵدەران لە ڕێگەی کڕینی ڕۆژانەی شیری ئاژەڵەکانیان. دووەم، هاندەرێک دەبێت بۆ زیادبوونی ژمارە بەخێوکەرانی ئاژەڵ بە شێوەیەک کە لە کاتی کارکردنی کارگە بە تەواوی تواناکەی زیاتر لە 2700 خێزان یان هاوبەش سوودمەند دەبن. سێ، ڕەخساندنی هەلیکار بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ زیاتر لە 100 هاوڵاتی لە ئێستادا و ئەم ژمارەیە بەردەوام لە هەڵکشاندایە و دەگاتە 300 کەس لە کاتی کارکردنی کارگە بە تەواوی توانای خۆی. چوار، لە ڕووی ئابووریەوە داهاتی تاکە کەسی کاریگەری دەبێت لە نەچوونی سەرمایی نێوخۆیی بۆ دەرەوە، دروستبوونی جوڵەی هەمە چەشنی ئابووری لە ناوچەکە. 5، لە ڕووی کشتتوکاڵی بژانەوەی سامانی ئاژەڵی کەرتی کشتتوکاڵ لە ڕێگەی چاندنی ئەو بەروبووم و دانەوێڵانەی کە دەبنە ئالیکی ئاژەڵی. 6، پێشخستنی کەرتی ڤێتێرنەری باشکردنی جۆر و توخمی مانگاکان. 7، دابینکردنی بەرهەمێکی تەندروست و سروشتی بۆ هاونیشتیمانیان. 8، لە ڕووی ژینگەییەوە کاریگەری دەبێت لەسەر کەمکردنەوەی پیسبوون و ئالوودەیی هەوا لە ڕێگەی کەمکردنەوەی هۆکارەکانی گواستنەوە بۆ هاوردەکردنی بەرهەمی بیانی. ئەم پرۆژەیە بە پشتبەستن بە توانایی مرۆیی ناوخۆیی ستاف و ئەندازیارانی خۆماڵی لە ماوەی ساڵە کۆنی و لەلایەن کۆمپانیای جیجی کۆنستراکشن جێبەجێ کراوە
لەو ماوەیەدا ڕۆژانە زیاتر لە 80 کەس لەم پرۆژەیە کاریان کردووە و دەرفەتی کاریان لە بۆ ڕەخساوە. ڕوبەری گشتی ئەم پرۆژەیە 13046 مەتر دووجایە. لە دروستکردنی ئەم پرۆژەیە ئامێر و تەکنیکی سەردەمیانە بەکار هاتووە. هەروەها زەوی ناو کارگە لە پۆرسەلینی ئانتی ئەسید و ئانتی باکتری ڕووپۆش کراوە بۆ سەرامەتی زیاتری بەرهەمەکە. سەرجەمبۆڕیەکان و ئامێرەکانی ناو کارگە لە ستەنلس ستیل دروست کراون کە بە پێی ساندەری جیهانی خۆراک گونجاوە بۆ ئەمە بەستە. ئەم پرۆژەیە بەو بودجەیە کە بۆی تەرخان کرابوو و بەبێ قازان و لە کاتی دیاریکراوی خۆی لەلایەن کۆمپانیەکەمان جێبەجێکرا. ئەم کارگەیە بە شێوازێکی سەردەمیانە دیزاین کراوە، سیستێمێکی کارامەی بۆ دانراوە و بەراورد بە کارگەکانی تر کاریگەری باشتری هەیە لەسەر کەمکردنی دەرهاوێشتنی دوانە ئۆکسیدی کاربۆن واتە کاربۆن دایۆکساید بۆ سەرژینگە کە لە جیهاندا بە کەمکردنەوەی کاربۆن فوتپرینت ناسراوە. کارگەی زۆم لەسەر بنەمایەکی تەواو ئەندازیاری و مۆدێرن بنیاتنراوە. تەواوی مەرج و تەندروستی و ستانداردە نێودەوڵەتەکانی تێدا جێبەجێ کراوە بە جۆرێک دیزاینی کارگە لەسەر کارکردنی ئێستا و ئایندە دروست کراوە بۆ زیادکردنی بەشی دیکە لە ساڵانی داهاتوو. کارگەکەمان لە ئێستا دەتوانێت وەرگرتنی ڕۆژانە 20 شیری هەیە و بە شێوەیەک دیزاین کراوە لەگەڵ زیادبوونی ڕێژەی شیری جوتیاران یان بەفراوانکردنی سنووری جوگرافی لە ڕێگەیکردنەوەی بنکەی شیرکۆکردنەوەی نوێ دەتوانرێت توانای وەرگرتن بەرز بکرێتەوە بۆ ڕۆژانە 50 تان شیر. بەرهەمەکانی کارگەی زۆم بریتین لە ماست، پەنیری سپی، ماستاو و قەیماغ. هەروەها ماستی کەمچەوری و پەنیری کەمچەوریش بەرهەم دێنین. لە داهاتووشدا دەتوانین بە پێی داواکاری بازار بەرهەمی تر دروست بکەین. جیاوازی و تایبەتمەندی ئەم کارگەیە لەوەدایە کە بەرهەمەکانی کارگەی زۆم 100% سروشتی و خۆماڵیە و هیچ مادەیەکی کیمیایی بۆ درێژکردنەوەی تەمەنی بەرهەم یان تامی دەستکرد یانیش شیری تۆز لە بەرهەمەکان زیاد نەکراوە. و کارگەی زۆم تاکە کارگەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە کە بۆ دابینکردنی شیر پشت دەبەستێت بە شیری جوتیاران و گوندنشینان کامەش لە پێناو بەرژەوەندی گشتی و خزمەتکردنی جوتیاران و گوندنشینان کراوە. هەستاوین بە دروستکردنی 12 بانکی شیر وەرگرتن. 8 بنگێتریش ئێستا لە دروستکردندان کە ئەو سنوورێک کە ئێستا ئەمێ لەی کۆ دەکەینەوە سنووری کۆکردنەوە لە ئایندەیەکی زۆر نزیکدا دەبێتە 2 بەرامبەر. جوتیاران لە زاری خۆیانەوە چی دەڵێن لەسەر پرۆژەی زۆم؟ دانانی بنکەکانی وەرگرتنی شیر چه گرنگی هەیە بۆ ئەوان؟ ئەو بازار زۆر بۆما باشە. ئەو بنکە بۆمە زۆرێ باشە نییە مەسەن ئەو دەور و بەرە ئەو گوندانە خراپ دینە ئێرە. سێ ئەو لێن سێ نقصانی نینە لێرە مەسەلەن. لە زابێ زۆر نزیکە و نەبێت دوور بیتن بۆمە زۆر باشە نییە. عجایبە زۆر سێشی بنکەشی باشە لێرە. پشتی مەزانی کە لەسەر ئەمری جەنابی سەرۆک کارگەکە بەرهەمێن شیری هاتیە دانان. سنووری مەز دەگیریتەوە و بنگای خڕڤەکردنە شیری دل بۆ ناحیا دینارتە هێتەڤەکردن زۆر کەیف خۆش بوون. کە خەڵکێ vê منتقەش دلێ مستەفید بیت. بە هەندێ زۆر سپاسیا جەنابی سەرۆک بارزانی و بابووی دکەین بۆ خەمخۆریاوان بوومە. ئیشەڵا دەبوومە هەر هەبن. زۆربەی ژیانە خەڵکی وێ منتیقێ لەسەر ساحێبکردنا ماڵات دەبووە. داواکاریە خەڵکی ئێرە جەنابی سەرۆکی ئەو بوو کو معمەلەک لێرە بۆ بێتە دروستکردن. زۆر پسپاسیوە کو جەنابی وان ئەمر کرد بۆ دروستکردنا معمەلێکی لێرە و ئەم سپاسیە جەنابی وتکەین و سپاسیە هەمە وا کەساتکەین ئەوێت کو هاوکار بوونە دروستکردنا وێ معمەلێ. بەڕاستی دروستکردنا وێ معمەلێ دەبێتە سەبەبێ هەندێ کو زیاتر ژیانە خەلکی وێ منتیقەی خۆشتر ببی و بەرەو پێشتر بچی. ئەمە زۆر پێ خۆشحاڵین کە ئەو معمەلە لە سیدەکە کراوە ئیسیفادێ هەموو منتیقەکی هەی. چونکو منتیقەی برادۆست منتیقەی جوغرافیەکی زۆر گەورەی هەی. لە 180 تقریبان لەسەر ئاژدارێ پەخێوەکرێ و حالەمەکە کەسابەتی هەر ئەوە چی دیکەنەی نییە. ئەگەر ئەو معمەلانە وەکرێن و ئیسیفادە هەموو منتیقەی ئیسیفادێ حکومەتیش ئەو حالەمە زەرەرمەند نابی ئەو شیرە پەفیڕۆ ناچی. مەسەلا شیرینانەی ئەم ڕۆژانە شیرین نەیرە. چەند گوندێکین سەر بنکەی ئەو بنکەش ڕاستی ئیسیفادەکە زۆرە هەبووی لە خلال ماوەی وەختی هاتیێڤەکردنێ
وەکی با برادرە گوتە پێشی ببنکە بێتە ڤکردین ڕاستی منە زانی شیرە چ لێ بکەین مەچێل هەبوونیت شیرە مە محاولات کرد یعنی فرۆشین ئەف شیرە دی خەسار بیت ئەو بنکەیە کە کراینەوە بە تایبەتی ئەو بنکەی کە ئەمە لەو بنکەی نزیکین زۆر گرنگ بوو لۆمە لۆ خەرچی ئەو منتیقەی بەعام چەند گوندەکی لەسەرن چەند گوندەکی لەسەرن ئەو بنکەیە زۆر گرنگ بوو ئەمە پێشە ئەو شیرەن یعنی پێنج سەرف نابوو جاكاس لقاعة خد كيف مرة بيم كوبتشما بنكي تقريبا الريكو من 10 دقيقة حتى 12 دقيقة كود كيشيتن دا أداد جمع بيدي والبي بيني باش أبو من نزيكا چونكو هندورنيا كو شير من بروجيل بأبيدية خراب ببين أما شوا دكات بەرهەمی ئەم خەڵکەی کە گاوداریان هەیە شیریان لە چێرەکانی خۆیان بەرهەمدێنی کە بە کەمترین ماوە بە کەمترین ڕێگا بە باشترین نرخ ساق بکەنەوە ئەوە زۆر سوپاسی جەنابی سەرۆک بارزانی دەکەین و جەنابی کاک شێخ بابۆ کە هەمیشە پاڵپشتی خەڵکی سرێشمە بوونە بەڕاستی ئەم شەریکە زۆم ئیشێکی زۆر باشی کردیە کە لە قۆناغی یەکەمیشدایە ئێمەوە چەند ساڵی لێرانە عیوانداری دەکەین بەرهەممان هەیە هەموو شتێکەمان بە خەسار چووە هیچ ئیسیفادەمان لێ نەکردە بەڵام لەوەتی ئەم شەریکە هاتیە ئەم بنکانەی داناوە زۆر ئیسیفادەمان لێ کردە ئیشێکی زۆر باشی کردیە ئیشاڵە هەر سەرکەوتووە بن کارگەی زۆم پێش دەستپێکردن و وەرگرتنی شیر لە جوتیاران سەرەتا بە شێوەی کردداری خولی ڕاهێنانی بۆ کارمەندانی ناو کارگە و بنکەکانی وەرگرتنی شیر لە ناو خۆ و دەرەوە کردووەتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست و ڕاهێنرا و کارەکانی خۆیان ئەنجام بدەن بە تایبەت جوتیارانی ناوچەکە لە ڕێگای خول و سیمینار و ڕێنمایی و نامیلکە بەرچاوڕوونی تەواویان پێدراوە بۆ ئەوەی ئاژەڵەکان بە شێوەیەکی تەندروست بەخێو بکەن کۆمپانیای زۆم جگە لە دامەزراندنی کارگە بۆ دڵنیابوونی هاوڵاتیان لە پاراستنی ئاژەلەکانیان لە نەخۆشخانەیەکی ڤێتەرنێری دەبێتن هەروەها کۆمپانیای زۆم کاری کردووە و بەردەوام کار دەکات لەسەر هاندان و یارمەتیدانی ئاژەلداران بۆ پێشخستنی جۆر و تۆخمی مانگاکان ڕێگای دابینکردنی جوانەگای تخمپەسەند و هەروەها چاکردنی دەستکرد بۆ ئەوەی بەبێ خەرجی زیاتر ببنە خاوەنی مانگای تخم باشتر و بەرهەمی شیری زیاتر و بەرزبوونەوەی نرخی وچەی نوێی مانگاکان ڕێنمای ئاژەلداران کراوە و دەکرێت بە بەردەوامی بۆ دۆشینی شیر بە پاک و خاوێنی جاچە بە شێوەی دەستی بێیان ئامێری لە سەد و دەبەی تایبەتدا و تێکەلنەکردنی شیری ئاژەلی نەخۆش و لەژێر چارەسەری بە شیری مانگاکانی تر ساردڕاگرتنی شیر تاکو دەگاتە شوێنی کۆکردنەوەی شیر لە ناوچەکەدا لە ئەستۆی ئاژەلداردایە ئەو بنکانەی دامەزراون ژمارەیان 12 بنکەن پێک هاتوون لە بنکەی پیران بنکەی کۆرکێ بنکەی ئەشکەوتوان بنکەی بازێ بنکەی بلێ بنکەی شێروان مەزن بنکەی ئالکا بنکەی شانەدەر بنکەی گرگال بنکەی دۆرێ بنکەی شیلاتزێ بنکەی خەلان بیاو ئەو بنکانەی لە قۆناغی جێبەجێکردندان پێک هاتوون لە بنکەی سێلکێ بنکەی هەرن بنکەی دینارتا بنکەی ئاکرێ بنکەی دێرەلۆک بنکەی بەرمیزە بنکەی سیدەکان بنکەی سرێشمە بە مەبەستی دڵنیابوون لە تەندروستی و کوالەتی شیرەوەرگیراوەکان چاودێریەکی وردی شیرەوەرگیراوەکان دەکرێت لە ڕێگەی پشکنینی جیاواز لە ناو بنکەکانی شیر وەکو ئەنتیبایۆتیک ترشی PH و چەندین پشکنینی تایبەتمەندی تر پاشان دووبارەکردنەوەی پشکنینەکان لە دوای گەیشتنی شیر بە کارگە و پێش بەکارهێنانیان ئەم پشکنینانە ڕاستەوخۆ لە تاقیگە تایبەتەکانی زۆم ئەنجام دەدرێن بە جۆرە ئەو بەرهەمانەیە کە ئەم کارگەیە هەیەی بەڕاستیم پێم وایە ئەم بەرهەمە جگەلەوەی کە بەرهەمێکی ئۆرگانیکە 100% سروشتیەوە پێکهاتەکانی بەرچاوە ئەمە ئەو مادانەشی تێدانی ئەو مەوادانە کە پێ دەڵێن مەواد حافزیان کە پارێزگاری لە بوونی پێکهاتەکانەکە بە واقعەکەی ئەوەیە کە
لەبەرەوەی ماوەی بەسەرچوونی کەمە بۆیە پێم وایە کە ئەمە بڵین ئەو مادیتیانە کە پێ دەڵێن مەواد حافظە بۆ ئەوە دروست نەکراوە کە ڕوبحی مادی بەدواوە بێ ئەگەرچی ئەمە بزنسە ئەکرێت کە ئەمە شێ بەڵام بەرژەوەندی و سەلامەتی هاوڵاتیان و پاراستنی مافی بەکاربەر من پێم وایە ئامانجی سەرەکی دروستکردنی ئەو کارگەیە بووە. پرۆژەی زۆم دەبێتە دەستپێک بۆ داهاتوی کوردستان بۆ ئەوەی بەرهەمی نایخۆی زیاتر پاڵپشتی بکرێ زیاتر بەرەو پێش بردرێ و هەروە بەرهەمی هاوردا وەلام برێ یەک لە پرۆژە هەرە سەرکەوتوەکانی داهاتوی کوردستانە بە دڵنیاییەوە ومێد دەکەم ئەوانەی بیرۆکەی باشیان پێ بێن وەکو پرۆژەی زۆم پرۆژەی باشتر پێشکەشکەن بۆی خەڵکی خۆمان لە هەموو زۆرە نەهامەتیەک بپارێزین. دەبێت لەوە دوکار لەسەر ئەوە بکەین خەڵک پێشتر لە گوندەکان بەرەو شاردان ئێستا دەبێت ئەمە لە بەرەو شارەوە خەڵکی بەرەو گوندەکان بینەوە چونکە ئەو پرۆژەی زۆم بێگومان کە جوتیاران بەرهەمەکانی خۆیان پێشکەش بە پرۆژەی زۆم دەکەن خۆیان دەبرخاوەنی ئەو کارگە خۆیان بەرهەمەکانی خۆیان پێشکەش دەکەن و هەر خۆشیان سوودمەندە لە ڕووی مادیچەوە و هەروە لە ڕووی بەکارخستنی بەرهەمەکانی خۆیان لە پرۆژەی زۆم. پرۆژەی زۆم زۆر بە فراوانی کاری لەسەر کراوە. پلانێکی باشی هەیە بۆ ئێستا و داهاتوو بە تایبەتی زیادکردنی ئاژەڵ و دروستکردنی پرۆژەی لەم شێوەیە. پرۆژەی زۆم ئەتوانین بڵین یەکێکە لەو پرۆژانی ڕاستەوخۆ هاوکاری جوتیارانەکە یان لە گوندەکانەوە دەست بە بژانەوەی سامانی ئاژەڵەکە. ئەم پرۆژەیە هاندەرە و پاڵپشتە بەوەی کە جوتیاران و خاوەنکاران و خاوەن پرۆژەکان لە گوندەکانیانەوە پەرە بە سامانەکانیان بدەن پەرە بە پرۆژەکانیان بدەن و پەرە بە بەخێوکردنی ئاژەڵ بدەن بەو شێوە لۆکاڵی کە لە هەرێمی کوردستانە لە گوند و دیهاتەکانە هەیە. ئەمەوە ئەکات دڵنیاییەکە بێت لای جوتیار و بۆ یەکەم جارە ئەتوانین بڵین دڵنیاییەکی تەواو لای جوتیاران هەبێت لای خاوەنکاران هەبێت کە بەرهەمەکانیان کڕیارێکەیە بە دڵنیایی و بەرهەمەکانیان لێ وەرەگرێت. ئەمەوە ئەکات دیهاتەکان ببوژێنەوە و ئەکات سامانی ئاژەڵ بەرەو پێش بچێت و ئەکات کۆچ لە شارەوە پێچەوانە بێت بەرەو گوندەکان وە ئەکات جگە لە کاتێک جوتیار گەڕایەوە گوند بە هۆکاری ئەوەی کە پاڵنەرێکەیە بۆ بەخێوکردنی ئاژەڵ ئەمەوە ئەکات کەرتەکانی تری ناو کشت و کاڵش ببژێتەوە. بۆچی دەبێت هاوڵاتیان بەرهەمی سروشتی و ئۆرگانیک بەکار بهێنن بە تایبەتی بەرهەمی ناوخۆی زۆم کە بە ڕێژەی لە 100% سروشتیە و هیچ مەوادێکی دیکەی تێکەڵ ناکرێت. ئەگەر بین باسی شیری فرێش بکەین بێگومان چەند پێکاتێکی سەرەکی وەکو خۆی ماوەتەوە بەڵام پێکاتێک دەکەینە پاودەر ئەو پێکاتە سەرێکێک گرنگانە هەندێکیان لە دەست دەسن یا خود ڕێژەکەی کەم دەبێتەوە. بۆ نمونە ئەوەمان هەیە کانزای سیلینیۆمان هەیە لەگە فسفۆرمان هەیە کە زۆر گرنگە بۆ زیندە چالەکیەکانی لە شمال ئەوانە لە شیری پاودەردا پێکاتەکانیان کەم دەبێتەوە. هەروەها مەجموعەی ڤیتامین دیمان هەیە کە زۆر گرنگە بۆ گەشە ئەوە لە شیری پاودەردا کەم دەبێتەوە کەواتە ئێمە دەبێت ڕووبکەینە شیرێک کە فرێشە کە ئۆرگانیکە بۆ تەندروستیمان لەبەر ئەوەی ئەو شیرە فرێشە بە تایبەتی ئەگەر شیرێک لە وڵاتەکەی خۆماندا بەرهەم هاتبێ لە ژێ و چاودێری خۆماندا بێ دەتوانین کۆنتترۆڵێکی تەواوی بکەین لەسەر لە هەموو ڕوویەکە لە ڕووی فیزیاوی و کیمیاوی مایکرۆبایۆلۆژیەوە ئێمە دەتوانین کۆنتترۆلی ئەو شیرە بکەین. طبعاً زۆم یەکێک بۆ لەو بابەتانەی کەوە لە ڕووی تام کوالیتی موافق بووینە پێ و حتا لە ڕووی ئەو ترید مارکتینگەوە ئەو سەحرەوە کەوا لەسەر شێڵف پرایس لە بۆ کرارەکانمان دابنێن پێ موافق بووینەوە.